خب وەختان وەخێر خەڵکە کوردەوار وەمیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئەم دیبەیتە ئیعلانە مێژوویە بانگەوازە بەشداریە کوردان و ئەرتشە کوردانە لە شەڕە سێقۆڵیە عەلی خامنەیی، بنیامین نەتانیاهو و دۆناڵد ترامپ. من مطمئنم ئەم بانگەوازە سەرەتا سەرگیجەیشی وا بەشوێنەوە و من مطمئنم ئینسانە پرسیارگەر ماتەڵ ئەوێت تا بشنفێت چۆن بە شێوەیە ڕەسمی ئیمڕۆ شەڕ لە سێ قۆڵیەوە ئیعلامەکرێ چوار قۆڵیە، یعنی کورد، عەلی خامنەیی، نەتانیاهو و ئەمریکا ئیستە هەر چواروانە بەرەی شەڕە. دیسانەوە سوال دروسەوێت کە کورد بەچی وا لە بەرەی شەڕە؟ بە لەشکری، بە تانک و دەبابەی، بە هێزە قواتە موسەلەحی، بە هێزە هەوایی و دەریایی، بە جبهەخانەیە تەسلیحاتی. ئەمە تەوزیح دەم، باسی یەکەم. بۆیە لەحزەیە گۆڕانکاریە مێژووە، بۆیە بۆ ئەوەڵین بار لە سەرزەمینی کوردانە اتفاقات جیهانی تەغییر پێیاکە. بۆ ئەوەڵین بار لە سەرزەمینە کوردانە بازی جەنگ تەغییر پێیاکە. بۆ خاتری ئەوەی کە لەمە تێبگەین، من ئەمڕۆ دیبەیتێکی بە تاقەتم ئەوێ بگرە ساعەتها توول بکێشێ، لەبەر ئەوەی ئەم ئیعلامە چون پێویستی هەست بەباشی دەرک بکرێ تا ئێمە سەرکەوتوو بینە دەرەوە لەم مەیدانە جەنگە. احتیاجی هەست تا ئێستەییە کە مەوجود بووگە من نەغدی بکەم، پێلەقەی پێیا بکێشم و ئیدعا بکەم کە سەردەمە جەدید چۆن سەردەمێکە. گشتی ئێمەمانان لە ژێرە تەحوڵاتە دنیای ئەمڕۆ بووگین. هەردووەکە بوو کە ئێمە تەلەفۆنمان نەبوو لەگەڵ یەکتریا پەیوەندی بکەین. ئەمڕۆ یەکێ سمارتفۆنی واوە دەستمانە و هەم دووربینە، هەم کامەراز، هەم ناویگەیشن سیستەمە، هەم تەلەفۆنە، هەم چاومانی بەڕووی دنیا کردگەسۆ. دنیا گۆڕیاکە، تەحوڵاتە جۆرا و جۆری هاور دەکەن. سەرەتا با من پێناسەیەک کلاسیک بکەم لە ئەمرێک کە پێی ئێژن ئەمرە مبارزە، شۆڕش، خەبات. دەرک و دەریافتە ئێمە لە شۆڕش لە خەبات ئەتوانێت چی بێ؟ هەر بۆ ئەمە من کۆمەڵێک چت تەوزیح هەدەم وە بیرتان تێرمەوە کە ئێمە ساڵانە پێشووتر ئیعلانە ئەرتەشە کوردانمان کرد. تەبیعەتەن لە فەزایەکە کە دەرک و دەریافتێکی نییە، نازانێ کارێکە تۆ چی ئەیکەی چییە، دەرنەتیجە وا فکرەکاتەوە کە تۆ دوچارە وەهم بووگی. سەرەتا با لەگرا دەست پێ بکەین. ئێوە بارها بیستکتانە کابرا ئێژێت بێ ئیدەیە ئینقلابی خەبات ناکرێ. خب بایسە مثالێک بین لە مارکسیزم، لە کۆمۆنیزم. ئێوە بارهای بار لە فرە کەسێ بیستکتانە ئەوان ئێژن کە مارکسیستن. خب مشکڵەوە لەکوێ؟ بۆ مارکسیزم سەر نەکەوت؟ بۆ چون ئێمە چ دەریافتێکمان لە مارکسیزم بوو؟ ئێمە یە مەتنێکمان وا لە بەردەسا بەناو کتێوخانەی کۆمۆنیزم. لەم کتێوخانەی کۆمۆنیزمە ئێمە دووگانەیەکمان هەست بەناوە تەبەقەی کارگەر لە مقابڵە تەبەقەی سەرمایەدارە. هەروەها لە مانیفێستا ئیعلامەکرێت کە جەهان ساحەیە شەڕ و تەزادە تەبەقاتی بووگە لە توولە تاریخە. یعنی تەبەقاتە زەعیف، تەبەقاتە زڵم لێکریاک دائیمەن لە نێوان لەگەڵ تەبەقاتە حاکمە شەڕیان بووکە. ئەمە چی دروسەکە؟ چ کێشە دروسەکە؟ چ معزەلێ دروسەکە؟ ئەمە معزەلە گەورەیەک دروسەکە. لەبەر خاتری چی؟ لەبەر خاتری ئەوەی کە تۆ ئەم پێناسە ئەەکەی،
أحيانا دليل أويشي كهات كيسة سنا وأم ميدان الشر رجز أخويني تو خود معرفية كي من كي كركي 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 خليك يجي من كريكار دا بلوسياغ مال و تاراج بدياغ جيان لناو بحرك الشيام تو أميتا خب أما استأشي جنگ دروسكا شر دروسكا بويا ماركسيزم باوري با انقلابه برلتورية طبقية كارجرة شر طبقاتي خب استر رسالته يك إنسان كارجر اويتو چي هلگير سندن شر طبقاتي بو چي بو اويك قدرت سياسي بدسبيري قدرت سياسي إشي بو چي بدسبيري توزيح دا قدرت سياسي بو أول نجرك حكومة بكم قدرت سياسي بو أوجرك قدرت تندوتيجية دا صلاة بو أوجرك كتشيبكم كآرمانكم وآمان جكمي تحقق بيبدم آمان جكم چيه لبين بردن انحسارات قروخكاري مالكية خصوصي هل تكندنه پەیوەندیەکانە نێوە کۆمەلگا ئەمە بە زەبرە هێزە دەسەڵاتە حاکمیەت نەوێ هەڵناتەکی بەڵام ئێوە لە ڕووبەر و عەمەلەن چیتان چاو پێکەوت لە ڕووبەر و عەمەلەن تۆ چیت چاو پێکەوت تۆ ئیستە بوو ئەم شەڕە ئێشێ سەربازە سفرت بوێت سەربازە پیادە نظام تۆ ئێشێ دەرەجەدارت بوێت فەرماندەت بوێت اتاق جنگت بويت استراتيجي داريجت بويت تا بتواني لم شرع سربكوي حج كامل ايوه حيج دولتي بدون اللشكر دسقاها امنيتي مركز مطالعاتي دانشكدية افسري وبلان داهاتوي جنگ بحاكمية تصورناك خب چون ايما فكرمان اكرت مبارزة بريتية لويك كتاو ماركس بخوينيتو بيت بيجي من طرفدار ماركسم دي چی بكم طرفدار ماركسي ايما قشرة چوساوكانين دي چی بكم تو قشرة چوساوكانين مشكلة اما سا قشرة چوساوكان چون شركة استتو مغلوب بوكي تو چون شركي تو ناوي تو شركر تو اوي تو چي تو اوي تو طرفدارك كالرجز أخويني لخاسي خوتا وتف أكي لبران بركات وتو لما جيركي تو مثلا أمانة أكي ببهاو أزاني تشركي من برسيمة أما فضلة من إنسان قوريكم رحم وعاطفة وعطوفة وأخلاقم هاز تو ظالمي بأخلاقي زور بيجي خب اما چه اتفاقی گخا اما تو دوچار نارسیسیزم اکاد لعفونتا کارد اکیشه بوی که اوی تو چولک پرس عملا چیت کرگه حجد نکردگه او چی کرگه اویش ایجیت من شکوم هست دسالاتم هست جوانم تابلوی نقاشی اسینم به 500 مليون دلار جیان شیک سرورانه اکم قیافم جوانه پول خرج خو مکم ماشین گرانم هست اوپرام هست سینمام هست تو چار امناکی او اوی بقشر حاکم تو هر پنگ خوی توش اوی بقشر فقیری که افتخار بفقیر بون دیهاتی بون بی امکانات بون دا پلوسیا بون و دا رزیا بون خوتکی سؤال قوله مثلا تو خباتت کرگه چیت کرده كتاو ماركسم بيوغا كتاو ماركس بوغا تشيبكا خلقي دعوتكم بالرابرين يكجاري خلقي چون دعوت اوي ورابرين يكجاري كتشيبكا وقت تو رويتناو اما اويني اصلا اما ميدان مينا اتفاقي لقراكوتغا قشتي خليك بازيكا خلق مشغولكا خلق مشغول بوغا اجا دخو استئمه إشي إعلان الجنگ من بكردايا ولناو الجنگا استشي كاريا كرد استراتيجي
تاکتیک هێز نیرو خب ئەگەر تا ئەگرا لە یەکتری حاڵی ئەوین ئەفەحمین وەختی ئێژێ کاورا ئیدئۆلۆژیک بە دنیا ئەنوارێ یعنی چی کابرا کە ئیدئۆلۆژیک بە دنیا ئەنوارێ یعنی ئەوێ تۆ عاشق تاریفێک لە خۆیکە من کارگەرە سپێونە برسیە زڵم لێکریاگە تەعەدا لێکریاگەم وا فەزیلەتە من دەوڵەمەن و تۆ کیژن لەدار بەغەیر و وەفا چی هەیە هەژار ئەمە ئەوێ تۆ فەزڵ ئەیکەی بە مدالیا ئەیدەی لە خوێت چ اتفاقێکە کەوێ هیچ تۆ مخدرێکت لە خۆت داگە و ئەم مخدرە تۆی برگەسە وادیە وەهم تۆ خۆتت بەلاوە گەورەس خۆ بۆ خاترەوەی لەم فەزا بمێنی چیەکەی لە جەمع کەسانێ وەکو خۆت قەرارەگری دیگەرانیش وەکو خۆت ئەەکەی ئەژی ئێمە دروسە جوان نیین پیاگ نیین مرد نیین ژیان خۆشێکمان نییە وەلی شەرەفمان هەست ئەوانەی وا جوانن پوڵیان هەست سروەتیان هەست قودرەتیان هەست نامەردن حتا سۆحابێژە کاورە نامەردە هیچ اتفاقی ناکەفێ خۆ بۆ خاترەوەی لەمە تێبگەین جا تۆ ئەخۆیتە تۆ ڕەچتێک پێ ئێژن خەباتکاران مبارزان خەباتکاران و مبارزان لە توولە دەورانێکە کە ئەمانە وتیانە خەبات و مبارزە ئەکەن چیان وتگە چیان کردگە کار خەیری خەتەرناکیان کردگە نوکتەی ئەووەڵ کاورا فکرەکە کۆمەڵێ چەمک بگرێتە دەسۆ لە بەیانکردنە ئەم چەکانە فەزیلەت بخۆی ئەدا و مبارزەکە دموکراسی سەکولاریزم مافە مرۆڤ ئێمە مرۆڤین ئازادین دموکراسی سەکولاریزم مافە مرۆڤ دموکراسی سەکولاریزم مافە مرۆڤ چییە کاکەگیان چێوە جادووە ئەیدەی لە هەرچی ئێکات و تەڵا نە تۆ بۆ خاتری ئەوەی کە شتێک و بەرهەمە مادیەک بەدەستبێری ئیشی تەقابڵە مادی بکەی ئیشی لە شەڕ بەشداری بکەی خب ئێستا وردە وردە خێمە خەریکین متەوەجه هەوین ئەوەی تا ئیستە بیستمان درۆ بوو ئەوەی تا ئیستە بیستمان یەک ئینسانە لیاقەتمەدارە شۆڕژێر نەهات کەسە مەیدانەوە کە قەستە دەسەڵات بکە وە خۆی بڕواتە ناوە بەرەیە جەنگێک کە ئەوی تیا دەخاڵەت نادەن دنیا گەرەکێسی تۆ وەکو تەماشاچی تەماشا بکەی تو بترۆکێنی و چەپڵە لێبەی ببی بە تەرەفدارە ئەم یا ببی بە تەرەفدارە ئەو ببی بە تەرەفدارە ئیسرائیل و بنیامین نەتانیاهو ببی بە تەرەفدارە عەلی خامنەئی و شیعەیە ئەسنا عەشەری و دەوڵەتە ئێرانی یا دەربەهترین حاڵەت وەکو ئاغایانە ئەحمەق مارکسیست هەڵگەڕێتەوە بێژی ئەم جەنگە ئرتجاعی دواکەوتوانە جەنگ میلەت نییە جەنگ منافع سەرمایەست ئاغایە مارکسیست خانشە تۆ لە ماتریالیزمە تاریخی غەڵەتە جهان تاریخ تەزاد تەبەقاتی نییە تاریخ دەربەهترین حاڵەت جەنگ نێوانە ساحبانە قودرەتە و بێ هەمە چیزان سەربازانە ئەجیریە جەنگ قودرەتە ئەگەر تا ئاگرا متەوەجه بووین ئیستا خەریکە یەواش ڕوانگەمان ئەکرێتەوە خب زەربەیە ئەوەڵێ کە ئەمانە لە ئێمەیان داگە کە ئەحیانە ئیسە تایتەڵە ئەم دیبەیتە منە بۆ ئێوە نامۆ ئەنوێنیت ئەحساسەکەن من خەریکم شتێک ئێژەم غەیر ممکن نابێ ئەزان چێ ئێمە بۆ خاتری ئەوەی دەسەڵات بگرینە دەست ئێشێ شەڕ بکەین بۆ ئەمە شەڕکەرمان گەرەگە شەڕکەر فقط ماسوولکە نییە تەوەجۆ بکەن ئەرتش سەربازە پیادەی هەست ڕەدەهای مختلفی هەست دەرەجەی فەرماندەهی هەست تا ئەگەی بە ڕئیس ئەرکان ڕئیس لەشکەر کە ڕۆیتە ئەوێ دەرەجە ئەگری ئەوی تو ژنراڵە ئەو جار لیاقەتە تۆ ناسینە تۆ لە جەنگ لە جبهەیە جەنگا بە تۆ قودرەتەدا من لە ڕووبەرە نظامیە ئەما جەنگ پانتاییەکەی ئەوەنە گەورە بووگە
ئەوەنە مهم بووگە و ئەوەنە گۆڕانکاری بەسەر هاتگە کنایەتە ناو دەرک و فامە ئێمەمانە. ئەوەڵین اتفاقێکە لە کورتخستیان چ بوو؟ کۆمەڵی ئینسانە فەقیر، کۆمەڵی ئینسانە شاید بێژم دەرگیرە ئەحساساتێکی خالص، بەڵام لە ڕوتبە و پلەیە سەرباز پیادەیە سفرە بێسەوات بەرگە ژنراڵە پەنج ستارە ڕۆسەمە زاڵ کریا بەریان لە قەباریە پێشمەرگەیەک کە بجوز لەوەی کە بمرێ هەچێکی تر نازانی، لە هیچ شەڕێکیشا، شەڕ فیزیکێکیشا دەستکەوتی نییە، سەرکەوتنی تیان نییە و هیچ ئامانجێکی لە بەرژەوەندیە مردمە کوردان ناپێکێ. ئەمە چه اتفاقێکی خست؟ ئەمە دەرک ئێمەیە لە جەنگ لە دنیا درۆزنا نەکرد. ئێمەیە مردمی بێڕۆڵ و بێنەقش کرد، ئێمەی کردە تەماشاچی. قشرە نوخبە، قشرە گەورە تەوانە دەرک و تێپەڕینە لە فەزای زاڵە بەسەر کۆمەڵگەیان نەما. ئەوەڵین کارێک ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئیکات داڕشتنەوەی تەعریفە مبارزە دەسەڵات و گەورەکانە کوردە. خۆ ئەم فەزا ئیستە ئەیوێنن وا کەسی تیا نەما، مەحسوڵە کارە ئێمە بوو. ئیسە تەوزیحە، ئیسە چۆن بە تەنهایی ئێمە و کوردان ئەڕۆینە بەری جەنگە سێقۆڵیە نەمایشیە عەلی خامنەیی، ترامپ و بنیامین نەتانیاهو. خۆ با ئێمە یەک شت بزانین، ئەویش ئەمەسە: لە دنیای ئێمڕۆ هیچ جەنگی واقعی نییە. لە دنیای ئێمڕۆ هیچ جەنگی واقعی نییە. بۆ گەرەکمە ئەمە تەوزیح بەم بزانن. چۆن هەڵەگەڕێنەوە بە ئێوە ئێژن دنیای مۆدرنیتە فەرقە کاتەکە دنیای فەئودالیە، فەرقەکەیشی یەکێ لە گەورەترین فەرقەکانی لە فەلسەفەی سیاسی ئەمەسە کە لە عەسرە مۆدرنیتە حەشیمەت، جەمعیەت، ئاپۆڕەی گەوری خەڵکی بە زوهور ئەگا. نمودە ئەمە لەکوێ ئەبینیت؟ نمودە ئەمە لە شەرعیەت دانە دەسەڵاتە بە حاکمە. جاران حاکم جوابی بە خەڵک نەئەداوە، شەرعیەتی لەخوا ئەگرت. وەختێ خەڵک ئەوێت و سوژەیە سیاسی شەرعیەت ئەدا، ئەو جا شتێ بەناوە دموکراسی مەعنا پێیاکە، شتێ بەناوە پارلەمان و نوێنەرایەتی مەعنا پێیاکە، شتێک بەناوە جیاکردنەوە و سەربەخۆکردنە پێگەگە لە دەسەڵات مەعنا پێیاکە، شتێک بە عنوانە ڕزایەتە عمومیە خەڵکی و شتێک بەناوە ڕای گشتیە خەڵکی بۆ یەکەم جار لە تاریخە بەشەرە کەشفەوێ پەیدایەکەن. ئەگەر واسە و ئەگەر ئەم قسانەی کە ئێمە ئەمڕۆ لەژێرە مافە ڕەوا، مافە هاوڵاتی و ئەمانە بەحسیەکەین، مەحسوڵە دنیای جەدیدێکە کەواین تایە، ئیشی بفەهمین ئێمە نینە سەردەمە شەڕە چیە هەنیباڵە، نینە سەردەمە شەڕە ئەتنا. ئێمە ئەمڕۆ دوو لەشکەر سپاهی لە مقابڵی یەکتریا ناوێسن لەشەکان لە یەکتری بدەن، یەکتری بدڕن. ئەمڕۆ جەنگ دوورهاوێژە، جەنگ ئاسمان و زەمین و دەریاست، جەنگ محیتە خانەوادەست، ئۆتاقە خەوەکەتە، شاشەی تەلەڤیزیۆنە، جەنگ خواستنەوەی تەسویرە، جەنگە. جەنگ ئیقناعی وا لە شوێنە، قەناعەت پێکردنی وا لە شوێنە. جەنگ بەشێکی گەورەی پڕۆپاگانداست، بەشێکی گەورەی شەرعیەت خوازی گەلە کۆمەکردن، ئیتحاد کۆکردنەوەس. تا تۆ لە پشتە وەشاندنی یەک مشت تەبعاتە ئەم مشتە هەدایەتکەی. خۆ ئێستا ئەمە تەوزیح دەین، منزورمان چییە؟
بار رفتار كليشيي بحثكم ناگهان ئێمە ئەبیسین ئەمریکا تەکە ئێران مشکلی هەست ئیسرائیل تەکە ئێران مشکلی هەست ئێمەی کورد گشتماوە تەسەورەکەین ئیستە بەرەی ئەمریکا براوەست ئەمریکا احتیاجی بە سەربازی پێ هەست بڕۆین خۆمان بفرۆشین داوایان لێ بکەین بەشە ئێمەیش بن بڕۆین و لە گۆڕانە عەلی خامنەیە شرکەتمان بن ئەمە خوێندنەوەی یەکجار غەڵەتێکە بسیار خوێندنەوەی غەڵەتێکە هەم لە ئیاڵاتە متحدەی ئەمریکا هەم لە دیاردەیە شەڕە بۆیە هەرچی ئەکەین و ئەکۆشین لێ تێناگەین با بە مثالێ دەست پێ بکەم پندێکی پێشینیان هەست ئێژێ کاورا ئاوەکەی لێڵ کرد ماسی لێ بگرێ ئاوەکەی لێڵ کرد ماسی لێ بگرێ ئەمە یعنی چی؟ نەیوت کاورا زۆردار بوو وای وای چ زۆرێکی بوو ئەم ئاوێ لێڵ کرد نەیوت کابرا هونەرمەند بوو عەجەب تابلۆیەکی خوڕقان لە ڕەنگێکی تر کە لە ئاو دروستی کرد وتی کابرا ئەم زۆرەی بەکاربردگە ئەم هێزەی بەکاربردگە ئەم تااقەتەی لە خۆی بە وجود هاورگە ڕەنگە ئاو بگۆڕێ بۆ لەبەرەوەی ماسی پێ بگرێ ماسی پێ بگرێ یعنی چی؟ یعنی ئیستە ئەمەی چاوتان پێکەوت و ئێمە نێسمان ساڕۆخمان نییە بیدومان نییە F-15مان نییە ئەرتەشە عەزیممان نییە دەستگاهە ئەمنیەتیمان نییە بەڵام خەریکن تەماشاکەین خەریکن ئاو لێڵەکەن عەجەب خەریکن ئاو لێڵەکەن 50 ملیار دۆلاریان ڕژاندگە ئاو لێڵەکەن ئۆکێ ئاو لێڵەکەن کە چی بکەن کە ماسی بگرن 50 ملیار دۆلاریان خەرج کردگە ئاوەکە ئیسە لێڵە مثلا 2 ساعات وەختیان هەست لە لێڵیە ئەم ئاوە ماسیەکانیان بگرن ئەوان مطمئنن خەڵک ئەوەی کە پێی ئێژن مبارزین ئیستە خەریکن ماسیەکان ئەژمێرن 3 نەفەر وە قولاب و خەریکن ماسیەگرن ئەمریکا ئیسرائیل ئێران عەلی خامنەی خەڵکەکەی وای ئەمریکا چوار ماسی گرگە ئەوە کێژە با درۆکە من خەریکم تماشای سەبەتەکەی ئێرانەکەم ئێران هەشتی گرگە تۆ ئەوێنی ئەم مەردمە گشتی خەریکە تماشای سەوەتەی ئەوانەکە ئەوان خەریکن ماسیەگرن ناگەهان ئینسانێ پەیا ئەوێت ناڕوا سەبەتێ ئەوان بژمێرێت ئێژێ ئاوەکە لێڵە کاتە ماسی گرتنە تۆڕ ئەخا ماسیەکان کۆکاتەوە دەمە ئەمریکا و ئیسرائیل و ئێران سەرویسەکە فەرق ئەمە چی بوو تەکە ئەوانەی وا خەریکن ماسیە بژێرن ئەم زانی لێڵکردنە ئاو بۆ ماسی گرتنە بۆ ئەوە نییە تۆ لە دوورە دانیشی ماسی خەڵکی بژمێری خب ئێستا من ئەمە ئەکەمەوە ئێمە یە کورد خەریکین تماشا ئەکەینی شتی هەست بەناوە دەوڵەتە ئێران ئێمە فکر ئەکەین کە دەوڵەتە ئێران تەمامە قودرەتی سپاهە پاسدارانە و سپاهە پاسداران یەکدەست وا لە خزمەتە عەلی خامنەییە ئێمە فکرەکەین شەڕ زمانی دەسی پێکردگە کە ئەمریکا و ئێران ڕەجەزیان بۆ یەکتری خوێنگەتە کە ئیسرائیلە داگیانە لە یەکتری ئێمە فکر ناکەین کەسێک کە وا لەسەر کورسیە دەسەڵاتە هەر لەحزە هەر سانیە وا لە ناوە شەڕا یەک لەحزە ئارامشی نییە بۆ چون ئەم کورسەیەکە نیشکە سەسەری بۆی خوێنی دێتێ بۆی پوڵی دێتێ بۆی قودرەتی دێتێ فرە کەسی گەرەکیسی خەڵکی بەشی گەرەکە خەڵکی گەرەکی لە ژێری پێی بیکێشێتەوە ڕەقیبی هەست ڕەقیب شەشخانە ئومێدی لێ گرتووەم ئەو دائیمەن وا لە ناو شەڕە ئێمە ئەمە نازانین ئێمە ئەمە نازانین کە ئێمە یە ئیتفاقێکمانشی بۆ بکەفێ ئەو ئیتفاقە چییە؟ ئێمە ئێشی فلێکسیبڵوین یعنی قابلە ئینعتافوین قابلە ئینعتافوین چه ئیتفاقێکمان بۆ خات خلاقیەت کریتیڤیتیمان پێدات ئۆکێ ئێمە ساڕۆخمان نییە ئەرتشیشمان نییە خەڵکێکی پەراکەندەمان هەست کە پێی وایە هیچ نییە
مثلا وبيمان حيدريجن أو تشني هيزا هز أرتش كردان ها 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 چه دەریافتی هێز چون هیچ کام لەمان مانە نییە بۆ لەبەر ئەوەی ئێمە تەشخیصمان نەداگە کانون شەڕەکە وا لەکوێ ئێمە چی مەشغوڵمانی کردگە زرم و زارمە جلوەهای ویژەی ناوە فیلمەکە لە شوێنەکە فیلمەکە خەریکە داستانی تعریفەکە ئەم زرم و زارمە کە ئەیکات شتێکی لە دڵۆ تێرێتە دەرەوە بۆیە 50 ملیار دلار خەرجەکە کۆمەڵی دیمەن بۆ تۆ دروست ئەکا دیمەنە جەنگ دووکەڵ دیمەنە زەرەبات ڕاستی چۆن ئێمە تەوەقوعەکەین و تەفجیرات وڵاتێ نابوو دوێ وڵاتێ یعنی ئینسانەکانی یعنی تەوانە حاکمیەتیان یعنی ئەعمالە قودرەتکردنیان چۆن فکرەکەی نابوو دەوێت سەوارە بە تەسویرێکە ئەیگرین لە سۆنگەی تاک و تەنیاوی خۆمان لە خەڵوەت و لە عوزڵەتێکا کە خەریکن بۆمبارانمان ئەکەن ئەوەڵین کارێکە ئەمانەی کە دەسو دەسەڵۆکە حاکمیەتن لەژێرە ناوە خەباتکار و مبارز و حیزب کردیان چ بوو بێڕۆڵکردن بێنەقشکردنە خەڵک هدایەتیان بەرەو مەسیرێکی غەیر ممکنکردن بەسیجی ملیۆنیە ئینسانەکان لە خیابانە دانت تەوەهمە تەعتیلیە دوکانەکان و ئەعتساب بەخۆیان بە مەردم کارێکە سپایکە کارێکە دەوڵەتە ئێران ئەیکا کارێکە بەیتە ڕەحبەریەکە خۆ ئەگەر تا ئەگرا وردە وردە خەریکین تەکە یەکتریاتین من دیمانەکەتان بۆ ئەکەمەوە ئەگەر لە عەسرە جەدیدا ئێژن خەڵکی سوژەیە سیاسیە لە عەسرە جەدیدا لەبیرتان نەچێ ئەوەی تەوازن شەڕ ئەگۆڕێ ئەوەی نەتایجە شەڕ حاصڵەکە دیسانەوە مەردمە ئەمما تا ئەم دەقیقە لە هیچ دانشگاهێکی نظامی دنیا حاکمیت کە حتممە ئەم قسە ناکە ئەمما هیچ جەریانێکی ئینقلابی دنیا نهات کە بژێت مردم لە عەسرە جەدیدا مردمە قەیم نییە مردم لە عەسرە جەدیدا لەشکرێکی گەورەس لە مقابڵە لەشکرەکانە دەوڵەتەکانە لەکوێ لە جبهەی خوڵقاندنە ئاو لێڵ نە خەڵکەکە ناتوانێت ئاوەکە لێڵکا لەبەرەوەی سارۆخی نییە لەبەرەوەی هێزە بازووی نییە ئاوەکە ئەوان لێڵیەکەن فقط بزانە ئاوەکە کە لێڵ ئەوێ ئیشی ماسی بگری ئەوان ئەبزارە لێڵکردنیان هەست تۆ ئەبزارە لێڵکردنە نییە وەرێ وەختە ماسی گرتن ئیسە تۆ ملیۆن ئینسانە ماسی گیرەتوانی دروستکەی تەمامە داستانەکەوا لەکوێ تەمامە داستانەکەوا لە ماسی گرتنە خۆ بە ئەمە تۆزیە بە تەسەورکەن با شتێکی دەمە دەست بێژم تێبگەینێ تەسەور بکەن عربستان سعودية لقرا موجودة 3 مليون كيلومتر مربع مساحة سرزمينية 600,000 كيلومتر مربع لإيران قولتها عربستان السعودي روجي 10 مليون بوشكن وتفروشي عربستان السعودي كش ما فكرين خيلي بولي هاز بنزير بولي هاز وعربستان السعودي شك تريليوني لأمريكا أسيني اشتيما قرك معنا تك عربستان السعودي داركوين دويتو الشرمان قرك معنا الشري تكافكين شي أكين شو تصوريك معنا عربستان السعودي هز عربستان السعودي 3 مليون كيلومتر مربع لكاتيكا يما استا قوجوين لأرتشكي بدين لبادقان النظامي بدين لكو بين لمكة ومدينة بين لكو بين تو أول نشتكي شي بيفامي رجع حياة عربستان السعودية عربستان السعودية بشو كيتو تا بيفامي خب يك بيناسل عربستان السعودي دروسه 3 مليون كيلومتر مربع أما عربستان السعودي بيابان لم يزرعه أما نكتة أول بيابان لم يزرع كمشكلة دروسك
إمكان بقاء ژیان بخاك بومي غير ممكنك. عربستان السعودي إنسان بو ژیان چی گرکه؟ أولين نياز ابتدائي إنسان چیه؟ وخوراكه. سؤال قوله جمعية عربستان السعودي بو 30 مليون بم جغرافيا قوله بم ثروة عزيمة لبر أوي خاكي إجازة ندا لجمعية فربويه بو لبروي عربستان السعودي أو شيريني نية 5 مليون نفر تأمين كا نيسي روباري نية شاخو داخي نية شاي أميقي ناتواني ليبي عربستان السعودي أو 30 مليون نفر لكيوتيري عربستان السعودي دريا تسفية أكابا أو شيرين أوكي بيجا كانت تسوية كردنا أو عربستان السعودي بيان دي تدمي يكتريو كم كيلومتر مربع كا شاهكار كا 20 كيلومتر مربع استتو كم كيلومتر مربع سرزمين عربستان السعودي قيتشي كرد 2,909,908 كيلومتر قيتشي كرد 20 كيلومتر. سؤال بعدي أينان عربستان السعودي لكيو تأمينه بيه لفروش نفت لكيو خرويتو لأرامكو أما كم كيلومتر مدابني 10 كيلومتر مربع. أوكي سرزمين عربستان السعودي خلاصة بو 6 كيلومتر مربع 6 كيلومتر مربع عربستان السعودي كبا النفر كبا خوكش كبا صاروخ بشدة صاروخ اتفاقي كافية قوت ومحل فروش ودرامات عربستان السعودي مختلقي اتفاقي كفي هيستريا جمعية عربستان السعودية أقريت بحران لصلاة عربستان السعودية أقريت قيران أقريت شبرز أوي سري لي أشيويت. عربستان السعودي موقعيته يكجار متزلزل شكنندي هسك خويش يزانيت تاقرا تيقين بلام خلقي چي بچي توجهها عربستان السعودي في 35 يشبك مسي عربستان السعودي صح زانا في اللشكريس يشبك مسي يولي جنگ إيران وإسرائيل توجه تانكر إيران 1 مليون نفر نيرو مسلحيس عملا هيج كارون حج باليان داو فيس مشكية شو فيس مشكية بوم بس اندمت الجيجي خلاو كرت اي ام قشتا حرمو برمو تقللي دانا ام ابو استيوا بقسي منك جهان امرو جهان حشيمت جهان كدوراننا فلونية شارع 5000 نفري اللي دروي شان لشكري 2000 نفري لمقابل 2000 نفر وكرنت وتفني سر بربو يسن يس جنگ ابعاد مختلفة كده سنسوي جنگ دو روشيس يا راستو خوس يا نا راستو خوس بلام لتركيب راستو خو نا راستو خو مليون ابتكارتي تدرو مليون ابتكارتي تدرو جنگ تازه دسي بيكرت بمشرتك آخر كردوار سربخو اپوزيسيون ايراني كلن باطلو كردو كردبازي كلن جمو كردو هكذا نيه بونيان توجبك استقشتيان بو خاطري اوي جنگك جدي بنوينن كأم جنگ واقعية فزاك وراقرن تانياتيان للي الكردنك بوانا برو لجيرانوي جنگك وباكسازي بكنو نتائج حاصل كان ايم دقيقا حصول من بياك القازانين كس ذاتي نيدم كاتو چون هر لحظة دم كردنوي اوان انكات الطرف لدرجيري لطرف الدرجيري كان كانوا قلواني استكز لساحة موجود نية امريكا موجودة علي خامنئي موجودة اسرائيل موجودة ايما موجودة اما كام وقت جنگ الرواية كان جنگ الرواية كان شيكا جنگ الرواية كان قرار فزايم مغلوبة ايجادك لفزايم مغلوبة كردو بكجيت تا بتواني لبردوام كردن الرعب وحشتا نية خوتي لدربيري
ئەمە یعنی چی؟ بێڵە با بە دیمەنێک لەبارەی هەڵەبجە دەست پێ بکەم. ئێمە ئەوەی ئەیناسین بیستگمانە و ئەزانین 16 سێ بۆمبە شیمیایی وە کیمیاییە. بڕۆن یەخەی مەردەمە هەڵەبجە بگرن، ورد و درسی لەو لەحزە هەڵسا لەخۆ دەمی شۆرد. گیزەی ئاژیرەکە هات، ئێرانیەکان هاتوون، هەواپەیمای عێراقی هات و بۆمبەکەی خستە خوارە بۆ بازەکە. تاگرا بۆ بازەکە. و لەوێ ئێژێت ئینسانەکان مردن، ئێمە دەرچوین. بەڵام هەر ئەمە بگرن تام پێت بێژم نەتیجەیە ئەم بۆمبە چی بوو. کاک عومەر ئێرە خەڵکە هەڵەبجە هاتە ناو دیبەیتەکەی ئێمە، وتی لەسەر پردە زەڵم ئافرەتە گەنجێک کە لە ناوە ڕەوەکا بوو، لەسەر پردە زەڵم مناڵە ساواکەی خۆی بەرز کردو و فڕی داناوە ئاو سیروان. خەڵکە کەوتی وا مەکە، وتی کەسم بۆ نەماگە، بۆ چیمە فڕیدا. لەسەر چی خەڵکە هەڵەبجەیە کورد قبولی کرد لە ژنێ، چون کەسی نەماگە مەوجودێکی زیندوو بە ناوی مناڵەکەی فڕەباتە ناوە ڕووبار بمرێ، کەس پێی نێژی بێشەرەف، کەس پێی نێژی قاتڵ، کەس پێی نێژی نادروست. چه اتفاقی گەوت؟ فەزای ڕعب دروست بوو. لە فەزای ڕعبە نەتایجێ حاصڵ ئەوێ، خەسیاگیە دەرئەکەوێ. گشتی فکرەکە لێمان قۆمیاکە، گشتی فکرەکە ڕۆژی قیامەتە، گشتی فکرەکە ژیان و چ دەردیگەخوا تا بەڕبەڕیەت و حیوانیەت تەنەزل پێیاکە. کارە بۆمبە شیمیایی چ بوو؟ خەلقە ئەم فەزا بوو. کارە بۆمبە شیمیایی ئەوە نەبوو فقط تۆ بکوژێ، کارە بۆمبە شیمیایی هەوێنە خەلق ئەم فەزا بوو. ئێستاوێنن کارکردە جەنگە سەریع کە جەهان تەحمل جەنگە کلاسیکی نییە. کارکردە جەنگە سەریع چییە؟ وەختی کامێراکان ها بەسەری و فیلم لێگرێ لە شاشەی تەلەڤیزیۆن بۆچی بڵاوەکاتەوە؟ فەزایە کە ئەی خولقێنێ ماسی تیا بگرێ. تاگرا متوەجێ بووین. پس ئیستە ئەوانەی فەزاکەیان دروست کرد، شۆڤڵەکەیان لێدا، فەزاکەیان دروست کرد، خەریکە ماسیگرتنە. دقیقەن ئەو وەختە من ئەبزارەکەی وا پێ. ئەبزارەکەی چی گەرەکە؟ ژیری گەرەکە، خەلاقیەتی گەرەکە، هدایەتە ئەفکار و عمومی گەرەکە، هەڵگیرساندنە تەزادەکان و بە واقعی کردنیان گەرەکە، شکاندنە فەزای درۆزنانەی گەرەکە. ئیستە کارەکەوێتە دەست کێ؟ کارەکەوێتە دەست کارگەردان و نووسەر و بێژەر و تەحلیلگەر کە ئەوانە فڕی ئەدەنە مەیدانەوە. لەم مەیدانە ئوستادە داستانەکە منم، تاکە ژنراڵە کورد منم. و ئەمما لە گرا من ئیستە لەشکرە خۆم دروستەکەم، ئەرتشە کوردان دروستەکەم. ئێستا من بەرەیە تەواوە ئوقڵای قەوم کورد کۆەکەمەوە. ئیستە جەنگە سارۆخ نییە، جەنگە F-35 نییە، جەنگەکەیشیان جدی نییە. جەنگەکە جلوەهای ویژەی یەک فیلمە خولقیە. فەزا سوار بوو، ئیستەنەوە بێگشتمانە. لە فەزایەکە کە عەلیە خامنەئی دەم لە وەفاقە ملیەدا، لە فەزایەکە کە بنیامین نەتانیاهوو ئێران بە تەهدید جەهان نیشانەدا، ئیاڵەتە متحدەیە ئەمریکا گەرەکی بێژێ تەهدیدە و حەلی یەکەین. لە فەزایەکە کە سەپاهە پاسداران 50 سەردارە سەرتیپی لێ کوژیاگە، بردگیانە سە خانەی ئتتهامۆ. لە فەزای جەنگیە ئێژن ئیسرائیل گەرەکی و خەڵکە ئێران ڕاپەڕێ خەریک و ئەیدا لە ملکەکانە بەسیج و سپاکانە ئوستان. ئەم دیمەنە غەڵەتە. ڕاپەڕینە خەڵکی لەسەر یەک ئەسڵ ئەوێسێ، حەشیمەت، ئاپۆڕەیە جەمعیەتی، کۆبوونەوە نەبڵاوبوونەوە. بەشێک لە داستانە ڕاپەڕینە مەردم ترسە لە سەرکوتە کە تۆ بەڵێ نیشان ئەدەی من ئێرادەم هەست ئەم سەرکوتە ڕاوەستێنم. بەڵام
بۆ ڕاپەڕین تۆ ئیشێت بە بۆمبارانەکانت جەمعیەتە دروست کردوێ، ئاپۆڕەت دروست کردوێ لە پشتە یەک ناڕزایی تووڕەئیە لەحزیە فەزا بشکێنێ، فەزا کە بشکێنێ سوارە بەرترس بێت، سوارە بەرترس کە بێت گڵپە بسێنێت، تۆ بۆم ئەخەیتە خوار و خەڵق خەریکت دەرەچێ، خەڵگیانی دەرەکاو دەرەچێ، بعد ئێژیت ئەوە ئێمە گەرەکمان و خەڵک ڕاپەڕێن، نا تۆ گەرەکت بوو سپاهە پاسداران لە مەزانە ئتتەهاما بوێسێت لە تەسویرێکە لە حب و بغزە مەردەمە بێدەسەڵات دروست کردگە بێژی مەردەم نەفرەتە لێەکەن من بەم لە تۆ مەردەم قیامەکە چه اتفاقی کەوت تەمامی ئەم بەدەنێ سپاهە پاسدارانە کە یەکدەست نییە گشتیان خۆیان بە ملح و ڕاندخۆر ئەزانن داکتە لە 50 نەفەر سەردارە سەرتیپی کوشتکتە کە ئەم سەردارە سەرتیپانە گشتیان لە پێگەی خۆی و سەدان نەفەریان لە وابەستەگانە خۆ دۆس و ڕەختەیەق و ئەقرەبا و جێگەی متمانەیە خۆ دانیاگە وە ئیستە لە گۆڕانکاریەکانە لەحزەیە کەسانە جەدیدتان دانیا گشتیان ژێر و ژوور ئەون تۆ چیت کردو سپای پاسداران پرسیارکردنت لە سپاهە پاسداران کوشتت تۆ بۆ هەر لەحزەیە ئەوەڵ لە ئێرانە گڵۆپەکانە قەت نەکرد ئینتەرنێتە قەت نەکرد لەبەر ئەوەی خەڵک فیلمبەرداری بکە ئەویش خەڵک ناوی فیلمبەرداریە سدا و سیماوێت ئیشێ فیلمبەرداریە خەڵکێکوێ کە مەشروب بەخوا کەنیشتێکوێ کەسکی تا ئەگرا داگەسە دەرۆ پیرسینگێکی واتیە تا خەبەرنگارە مەردمی سەحەت و سوقمە واقعیەتە ڕوخداد و واقعیە جەنگ گزارش بە ئەم جەنگە واقعیە چۆن واقعیە دانەیە کەنیشکە تارانی وەخت خواردن و ویسکی خەریکە لە بۆمبارانە ئیسرائیل فیلمەگرێ ئەگەر ئەم جەنگە ئستراتیژیک وایە و حەقیقی وایە ئێران چیە کرد؟ ئێران ئیسرائیلی کوێرە کرد چون ئیسرائیل تەوانە جەنگە فەرسایشی نییە تۆپخانەیە پڕۆپاگاندا سەوارە بەرهاوێشتنە بمبی کوێرە کرد خەڵکە ئیسرائیلیش تابوو تەحمل جەنگە توولانی مدەتی نەبوو ئەوەلین اتفاقێکە کەوت لە ئیسرائیل قیامە و خەڵک جێ ئەهێش چون کوێر و نێدی چه اتفاقێک کەوتکە ئێستا خەڵکێک کە ئەقڵینیە چی ئەوێنێ مژ و دۆمان لە تاران هەڵەسێ دێ چه اتفاقێک کەوت هیچ چی بوو هیچ تەسویری لە زەهنتوا دروست کرد ئێستا ئەم فەزاوە چ دەردێگە خوا ئەدوو ئەتانوەمە سەر فەزای ڕۆعبە هەڵەبجە مناڵەکەی فڕادا کەس نایگرێ کەس من عیناکە گشتی وەنە یەک ئەها ئیستا ئەوانەی لە ئێرانە وا لە وەختە ئافیەت تەڵەبیە دەنگیان دلێرە سەوارە بەرفەزای تارمایی شەڕێک کە نەتانیاهو جۆری گزارشیەکە عەلی خامنەی جۆری گزارشیەکە زەرەباتە سەنگینێک لە سپای پاسداران وەشیاگە کە زات ناکات دەنگە فورن پێژن تۆ عنسرەتن موساتی بیکوژن تا ئەم دەقیقە لە گێڕانەوەکانە جمهوریە ئیسلامیە بە تەئکید لەسەر نفوزە ئەمیقە دەیان هەزار نەفەریە موسات بەحسەکە کتمانی ناکە بەڵام قامکیش ناخاتە سەری کێن کامە بەش لە حاکمیەتە کورە کاکیجان شتۆر سواری دوولای نییە خۆی تر تۆ ئیستە ئیدعاکەی خیانەتە پێکریاگە زەرەباتە سەنگینە نێدریاگە مەقولەی ئەمنیەت تا ڕۆخان چووگە تا داگیرکاری چووگە شرایط جەنگیە دادگای سەحراییە ئەس دەم خائنینە بە ناسیۆنالیزمە ئێرانی دووەتەنە بگرە بۆ نایەنگری مڵاحەزەی چیەکەی ئەی بۆ خۆمێنی وەتە شەرێ بەنی سەدری لە قودرەت ئاوردە خوارەوە شرایط جەنگیە بۆ لەبەر ئەوەی تەمامە ئەوانەی بێجگە لە عەلی خامنەی قودرەتە مانۆڤریان هەست گشتی بترسن عەلی خامنەی تفەکە تەڕ نەکا بیدا و ناوچاویانە بێژێ ئام لە ئیسرائیل ئەمە چی دروست ئەکا تەزەلزول دروست ئەکا ئیرادە ئەکوژێت دەسەکە ناڕواتە سەر پەلە پیتکەکە ناڕوا ئەلەرزێ تا ئەو اتفاقەکە بخات ئیستا چیەکە عەلی خامنەی ئەڕوا چواردانە کۆڵبەرە ئەحمەق ئەگری ئەیدامیانەکە ژی ئەمانە موسات بوون ما بەقی حساو تێتە دەستیان
لم فزای جنگیه لم شعار ناسیونالیزم و ایران و چو ایران مباد تن من مباد و سرکوتین و پلامار دریای تکان بخوی صد لی بکوژن کەس نایەجێەوە بۆ ئەتەم کرد کشتیژە حەقی و هیچ کەسێ ئاعتراز ناکات بە کارێکە ئیکەی هیچ کەسێ زات ناکات ئاعتراز بکات بە کارێکە ئیکەی دەوڵەتە ئێرانی لە هەرچی لەحزەیە تاریخیە حساسترین دەورانە خۆی ئەوە یەکجار وەزعیەتی خراوە و ئێستا ئێمە تێنە ناوبەرەی شەڕەکە ئێمە لە ناوبەرەی شەڕەکە چیەکەین فەزای تەزەلزل و عەدەمە قەتعیەت لە پشت گێڕانەوەی ئەوە نەشکێنین ئێستا کورد گێڕانەوەی خۆی هەست ئێستا کورد لە شەڕ گێڕانەوە ئەدا لە ئەمریکا ئەدا لە ئیسرائیل و ئەدا لە ئێران بۆ ئەمە هەم سەربازمان هەست هەم دەممان هەست هەم مەوقعیەتەکە ئامادەست ئێمە لە ژێرە بۆمباران ناوگین لە ژێرە تەڕاتێ ناوگین لە ژێرە ترس مەرگاوگین بەو ئەندازە کە لە ژێرە ناو وەفاقە ملی قسە ئەکەن دەنگمان دلێرە و بەرامبەر بە خائن هاوارەکەین خائن ئەدۆزینەوە ئێستا ئێمە هیچ کەسێ ناتوانێت بەرمان پێ بگرێت لە دۆزینەوەی خیانەت لەویتان نەچێ چەکە سپاهە پاسداران قدرەتە سپاهە پاسداران ئەسلحەیە دەسە ئەو بە تەنهایی ئەسلحەی دەسە منە تەزەلزل ئەنگوستەکانە کابرای سپاهی لە مقابڵە کەسێکە کە خەریکە ڕعب بەسەری و ئەدابی کوژێت بێدەسەڵاتبوونی منی واتیە ئێرادەی واقعی لە خوێندنەوەی واقعی ڕاکێشانە ئەسلحەی منە دەسە و دەرتی متوەجێ بوون ئیستە چەکە دەسە ئەوان چەکە دەسە منە چی من بێ سیلاحەکە خەسیاگی لە دوورۆوێسیان تەماشاکردن من بێ سیلاحەکە ئەوان بازی خۆیانەکەن چی ئەسلحەی ئەوانە داتە دەسە من چی ئەسلحەی ئەوانە داتە دەسە من ئەوەی کە خۆم وەکو تەرەفێکی دەرگیر لە شەڕەکە ئەبینم دەی ئەگەر دووبارە تێگەین بۆ ئەوەڵین بار لە تاریخ اتفاقێکەکەوێ ئەوەڵین بار لە تاریخ اتفاقێکەکەوێ یەکێ پێی ئەوە ئەژێ لە دۆکتۆرینە نظامیە دنیای جەدیدا بەشێکی گەورە و شاراوەیە بازیە جەنگ خەڵک ئەفکار عمومی وە مردمە ئەمە گەورەترین سپاس سپایەکە پەنج قەرانی بۆ خەرج ناکەی وەهمی پێ ئەدەی نەتیجەی پێ دەرتێریت حاصڵی ئەەکەی دووشەقەی تۆقنیە بۆ ئەوەڵین بار لە تاریخە لەم سەرزەمینە ئاخیزە کوردەوارە سەربەخۆ ئەرتەشە کوردان دروستەکە نەبەو تەسەورەیەکی واستان بەو تەسەورەی کلێم دوا لە تەمامە مەراکز ئاکادمیکە دنیا لەسەری تەدریسەکرێ بۆ ئەوەڵین بار ئێمە فیڵدێکی تر و لەشکەرێکی تر سەوار بەر ئەوزاع دەورانە و زەمانە خۆمان دروستەکەین خۆ ئێستا من ئەوەڵین کارێکە کردم تەسویرە سەربازە قێزەونە بێسەوادە پیادەیە دەهاتیە پێشمەرگەم لە هەیکەلە هەرکوڵا پاک کرد و کلن فڕمدا بۆ ماسوولکەس دەقیقەی ئاخرە سەربازە سەفر ماسوولکەی دەقیقەی ئاخرە دەقیقەی ئاخرە شەڕ نە دەقیقەی ئەووەڵە شەڕ ئەمە نوکتەی ئەوە نوکتەی دووە بەرەیە جەنگم تاماڵە تەکتەکتان هاورد تەمامتان سەربازان ژێنەڕاڵەکانە ئەم جەنگنە گشتتان مەوزع و هەڵوێستان نەتیجەی شەڕ ئەگۆڕێت مەوزع و هەڵوێستە ئێوە قسەکانتان تکرارکردنتان باسکردنتان لە جەنگە ڕەوایەتە نەتیجەی شەڕ ئەگۆڕێ فەزای ڕۆح ئەشکێنێ فەزای ڕۆح ئەشکێنێ فەزای ڕۆح بشکێنێ بازی جددیەوێ بازی کە جددیەوێ شەڕە واقعی دەست پێکات شەڕە واقعی کە دەست پێکات تەرەفەینێ نەمایشە شەڕکەر زەربەی سەنگین لە یەکتری دەن زەربەی سەنگین لە یەکتری بدەن زەعیف ئەون زەعیف ئەوین قدرەتەکەین قدرەتم مەیدانی دەقیقەی ئاخرە ماسوولکە ئەخولقەیت دروست ئەویت ئەگەر تا ئەگرا تێگەین پەس من ئیعلامەکەم
بە شێوەی ڕسمی کوردان وانە ناو ئەمبەری شەڕە فەرماندەهیە ئەم شەڕەوا لە ئەستۆی من و من مژدە ئەدەم بە خەڵکە کوردەوار بە ئەرتشە کوردان ئەرتشە هەمەگیرە کوردان سەرکەوتووی ئەم شەڕە ئێمە مطمئنون تەمامە پلانەکانە مەسیرە سەرکەوتن دەرنەزەرگیاگە تا ئەم دقیقە بەرە بەورپاکردنەوە خوڵقاندن ئەم فەزا گشتی سەرکەوتن لە دوای سەرکەوتن بووگە کە تۆمار کردیاگە پس من لە مثالە عەرەبستانە سعودی لە مثالە ماسی گرتنە ئاوەلێڵە ئێوەم متوەجه کرد متوەجه ئێوەم کرد کە وەختی تو ژنەراڵە جەنگی دەست ئەنەیتە سەر کامە نوقتە ئێشێ بیگرین پەلاماری بین لی بین من ئیستا پێتانم وت ئێمە ئەرتشە مادیمان نییە ئێمە کەرەستە و جبهەخانەی جەنگمان نییە پەحباد و درۆن و موشک و سارۆخمان نییە ئەما پێتان ئێژم پەحباد و موشک و سارۆخ و هەواپەیما بۆ جەنگ واقعی لە دەورانە جەدید نییە بۆ ئیجاد تەسویرە میزان سنە داڕشتنە سەحنەس تا چیرۆکێکی تیا تعریفکەی تا نەتیجەیەکی لێ حاصڵکەی متوەجێ بووین ئیستا ئەوان ئەبزارەکەیان بووگە میزان سنەکەیان دانیاگە ئارایش سەحنەیان داگە ئیستا گەرەکیانە خۆیان فەقەت بازیکەن لەم وەسەتە من دارک هۆرسێکم لە گشتیان بازیکەترم بۆ لەبەرەوەی من ئستعدادێکی خودادادی بەهرەیەکی خوداوەندی هەرچی تۆ فکرەکەی حەسم کە بە 2000 ئۆتاقە فکرە ئەوان خەلاقیەتە منی نییە ئەمە نوکتەی ئەوەڵ دوو قدرەتە پەردازشە زەهنیە منی نییە ئەو بە 2000 ئەیئەیۆ گەرەکیوێ لە سانیە ملیار دەیتا پەردازشکا منە ئینسان بە عەواتفم بە شناختم بە ئومقم بە قوڵائیم بە کەنچزم لە ئەو قدرەتمەندترم بۆ پەردازشە دەیتا و گۆڕینە تاکتیک ڕەسی ئەو شتەی کە من وتم جڵەوە ئەم شۆڕشە وا لە دەسە من وعدەمدا دەوڵەتە کوردان هاوەڕێوە ئێستا ئستراتیژیە ئێستایی ئێمە نایەڵین لە گێڕانەوە نەتیجەیەکە گەرەکیانە حاصڵ بوێ کە نەتیجەکە حاصڵنەوە چه ئەتفاقێکە کەفێ چه ئەتفاقێکە کەوێ مەجالە زهورە تۆ و بازیگەریە تۆ تەحمیل ئەوێ وە فەزاکە تحمیل ئەوێ و فەزاکە پس تۆ استراتیژی ئەوڵەت ئەمەسە ڕەواگەتە ئەمان سەر نەگری کڵاپسکە بدەن لە یەکتری بوێتۆ شەڕە واقعی هەم لە دەروونە حاکمیەتەوە بەند عەلیە خامنەی و خانەوادەی هەم لە ئیسرائیلەوە بنیامین نەتانیاهو درۆ نەکابێژێ من هاتکم خەڵکە ئێران بەرەو قیام بووەم درۆ نەکا قیام ئەوە نییە تۆ بەی لە سپاهی قیام ئەوەسە تۆ ئاپۆڕی خەڵکی دروستکەی درۆ نەکابێژێ دۆستە کوردە قەومی ئیتنیکیت دۆستە کوردە قەومی ئیتنیکی ئەویت نەتیجەی سەرکەوتنە کوردە قەومی ئیتنیکی دروست ئەەکەی تۆ بڵقەکان گشتی پاکەکەی تۆ ڕواڵەتە گشتی دەرەخەی جا ئیستا ئێشێ لەسەر کابرا لەسەر ئیدعاکەی بگری لەسەر ئیدعاکەی بگری و واداری کەی لەسەر ئیدعاکەی بچیتە بەرەو تەوەجۆ بکەن تا بفەهمن ئەمە کارکردیەس بفەهمن ئەمە کارکردیەس بۆ ئێران سارۆخ نانێ بە قەتەر و بە عەرەبستانە سعودی و ئەینێ بە قەتەر و دلیلی هەست تۆ بە عنوانە شخصیەت و کاراکتەر نواندنێکە لە خۆت کردگە ئەمە بە تۆ ئێعتبارێکی داگە ئێعتبار تەوەقعی دروست کردگە تەوەقع شخصیەتە ئیجتماعی هاورگە شخصیەتە ئیجتماعی چەوری تۆی وا لە شوێنە یاڵەتە متحدەی ئەمریکا 1 ملیۆن ئەرتشی هەست 12,000 هەواپەیمای هەست 8,000 کلاهەکە هەستەیی هەست تەفجیرات و مانۆڤرۆ بۆ دروستەکە حیمەنەی لە خۆی دروست کردگە من سوپەر پاوەرم ئەمە نوکتەیەوە نوکتەی دووەم غروری دروست کردگە پس هەر کەسێ پەلامارە یاڵەتە متحدەی ئەمریکا بە ئەیاڵەتە متحدەی ئەمریکا 2 وۆرڵد ترێد سنتریان
تقاندو 3000 نفريان كشت إعلام الجنگ الجهاني عليها التروري كرد دو ولاتي خابور كرد عراق أفغانستان وقلتي لسر حرتكيش أنا لسر السيناريو يرابرين خلقي حسابي كرد أجر محور الشمال نوايا أفغانستان قابل إشغال نبوبو أمريكا أجر كردكان وبارتيو يكيتي نواينا عراق قابل إشغال نبوبو أمريكا نيتواني إشغاليكا نيتواني تيا درشي نيتواني تيا بنيتو بس تو إشي بزانيت أماني وادعاء كان من ناسيوناليست إيراني نو إما دولة قدرة من دي إيراني نو إما اختلافاتنا وخوي مان تيكوتكو نفوذ مان تيكوتكو إسا تو إشي تبكي إشي أم نفوذة بيان درخي إشي خائن داواي ومطالبية كشتن خائن بكي فلي لسرانة كشوري لسرانة سياسي أزدم أوي هاوكاري إسرائيل وأمريكا يكرقا أزدم إعدام بكري أما شو اتفاقي بخا قرجوبونەوەی تێکەوێ لە خەوف و ڕجا دەرتێ فەزاکە عەلی خامنەی مەجبور ئەوێ نەمایشەکە جددی کاتۆ لە گۆڕینە دەمامەک و شەڕە نەمایشی بڕواتە تەقابڵ و حفز شیعەگەری وولایەتە فەقیهە خۆی ئیستە بێن لە یەکتری بەن لە ئیسلاح تەڵەبین بەن لە ڕاندخاران بەن لە نەمایەندگانە مەجلس جبهەی پایداری بەن لە تەرەفداران ئەحمەدی نیژاد بأن لا الاتجاهات مختلفة ناو سباي باز دارن شر دروزنانا كأشكينين كشكان دمان أو جارة لقراء أمان مجبور بهاي السنجين بدن أجر إيران صاروخي بنية بعربستان السعودي عربستان السعودي ادعاء حاكمية الجهان عرب وإسلامك بقباري كنيسي بلام ادعايك اگر ایران هیمنه عربستان السعودي بش كان عربستان السعودي ابوايا بو كريديبيليتي خوي جوا ايراني بايتو ايران ديسانو بخاطري اوي لخاندان السعوديه فاسده براءه المشركين جوابيان باتو بعنوان الدفاع كره لهيكل مظلومين الجهانا ايش صاروخي تريتياني قتايا دي بازيه كجديه وخواكو ينكردو ده سورتك حج كامله معنا نجب خانيان تحمل جنگ طولانی مدتی هست نأوانه تفجیرات هست نحزینه کیکن لذا تو وقتی روی صاروخ دروس اکی صاروخ که مشکک 20 مليون دلار قیمتی سی که ام 20 مليون دلار تنها کیفیتی مسکتو هدایتی اکی ل 4000 کیلومتر رواتنا یکنیک ای تقینتو دو نفر اکوجی کشتن دو نفر لنا و سرزمینی کی 9 مليون نفر یا حیچینیه كشتن الصح هزار كرد قومي إتنيكي إما مغلوبة حج كسينا قال الدنيا أما إيالات المتحدة أمريكا كان دانا صاروخ 20 مليون دولار يتواني دروس كا دو بمانكو جي هو جيرا مليون يجي دروس كناتواني صح هزار يجي دروس كا كنيسي دروسي كا كهيزا كإنية كبوي دروس ناكريت دي إيالات المتحدة أمريكا قالكي تو إرادة شركردن لتو أبتشي بكوجي بويك توجوب كمن يساروخي كم هاس لديوغو غارسيا اي تقينا وجتي أرواتنا وكنا كان هورامان بيجيب كمسا دي خوار كنا كان هورامان يمن مليون كنا هورامان أبو دوسكم دادي ساروخي تيقرا كل شي قاش خرناوي كل شي قاش خرناوي لمن كشتن لتو كشتن دا بزانم سربازەکانم مای بەیبیان گەرەکە یانەی گەرەکە تو بە پرۆپاگاندا من ئەترسێنی نەتیجە ڕوعبی جادەکەی وەگەرنا ئەو تەوانتە نییە تو تەفجیراتە دنیا نیە لەبەردەسا نێست تۆ لە ڤێتنامە ئاوەنەیە 10 بەرابەرە جەنگە جەهانی دووەم بۆم بەڕۆژاند ڤێتنامە شکستیش كنيش نو أمدي وأودي ودنيا كنكي كناوي شكل نوويش بوشيني روسيا كوقنتا تو ناتواني شكل نووي بوشيني استيما زانيمان الولايات المتحدة أمريكا دروس سوبر باورة حسابو كردناكا ملد أوم وميدان وباطلاقيكا تا حسابي بوبكي لقرابي كرد بود ناشي تبرو لبيل تانتي بيمانا حيدري أيود بدون إجازة يمن لم سرزمين حج اتفاقنا كفيه
تو نتگەرەکە من حساوکەی بوو گەسۆ حکایەتە ئەنوەر سادات چووە کەنیسە حساوی نەکرد بۆ کێ بۆ یاسر عەرەفات و فتح و فلستین. فتح و فلستین تەکە ئیسحاق ڕابینە ڕێکەوتن ڕێنەکەوتن جرتیان بۆتان لێدا ئەوە ئیسرائیل گرفتارە غەزەس. ئێوە گەرەکتان بوو بە سەرانە عەرەب حەلیکەن فلستینی ئیگنۆرکەن فلستینی بازیەکەی لێتان شێواند. ئیستا ئێوە گەرەکتانە بێژن ئەم مەملەکەتە ئێوە ساحێوینی ئێمەش لە دوورۆ لە باوەژنەکەین و حەسرەتە خۆین و چون کەرەستەمان نییە. نە ئەزیز ئەوەی وا کردیان لە نەمایش لەشکەری شەڕ نەبوو ئەمە شەڕە شەڕەکە ئەمەسە لە گراسە کە ئێمە نەتایج قبوڵەکەین داڕشتنەوە قبوڵ ئەەکەین و ئەڕۆینە ژێری باری و بەدبەختەوین سەوارە بەرچی بەر شانۆگەری بەر ئەنتەریات بەر ئیجادە مژ و دۆمان. ئیسە دیتان گشتی نەمایشە لەگرا کێواتۆ بزانن زەر بە زەنەندەتەرین کەس ئیستە منم. گفتمانە ئێران گۆڕیاگەها ئیستە خۆیان لەبینە خۆیان و ئێژن بەشی لە حاکمیەت خەریکەم کارەکە. کێم کارەی کرد بڕۆ قسەکانە هوشەنگە ئەمیر ئەحمەدی گوێبەن ئەچیقێنەوە من لە خامنەیە ئێژێ خامنەئی سپاییەکانی کوشکە. هوشەنگە ئەمیر ئەحمەدی ڕانتخوەرە دەوڵەتە ئێران. کێم کارەی کرد لە جەنگە ڕەوایەتە ئێمە ژنەڕاڵین کەس نییە. اتفاقا جەنگە جەهانە ئەمڕۆ جەنگە ڕەوایەتە. سەربازە پیادە و ماسوولکە هەنە قسمەتە ئاخرە وەکو ئاوی خواردن لەشکەر سەربازەوە دروستەکە. شەڕە ئەسڵی ئەمەسە کە فیلدە شەڕ گۆڕیاگە ژنەڕاڵەکانیشی ئەگۆڕێن. لەبیرتان بێ پیای قەیم حەزی نەکرد بە تفەنگە ئۆتۆماتیک پێیوا بوو مەردانەگی ئەوەسە بە قەرەوڵ بە یەک فیشک بکوژی بەرتر لە ئەو کەسێک کە بە تیرروکەوان شەڕی ئەکرد و شمشێر مەردانەگی بە شەڕە شمشێرە زانی تۆپخانەی بە سڵاح نامەردی ئەزانی. پس دنیا لە فیلدە شەڕا هەر گۆڕیا ئیستا کاورای ئەحمەقی وا ماسوولکەی شەڕە سەربازە سەفرە پێی بەرە خوا تۆ ئێژی تۆ هیچ کارەی کورە پەخمە تۆ هیچ کارەی تۆ هەی تو کلاشینکۆفێک و فیشەکی هیچ نەتیجەی عەوەز ناکات. نەتیجە فەزای عمومیە چۆنیەتی قبولکردنە نەتایجە. بزانە تۆ دوێکە نەدەتوانی دانێ سەردارە سپا بکوژی. دنیا ئەشیبیا 50 سپای مەغۆمەغۆی تێکەوت ئەیاندا لە میل ئەسلحە تۆ فەزای جەنگ دروست کرد. سپا چوە جێگەی ئەتام وتیان مشتێ فاسدە گەوها دەگەڵ دڵپنە ئەحمەق هەواسیان نەبوو 50یان کەوکوش کریان. ئەوڵەن جارێ ئیستە بێلیاقەتی شپرزی هەیئەتی بوون عدەمە تەوانە دەرکە علمیە لە جەهان. ئیستا ئەم ئتهامانە خواتە یەک مشت بێدایک و باوک سپایی خۆیشان ڕازەکە نەزان بێدایک و باوکن مشتێ سپێون و حاشیە شەهرنشین و دەهاتی بوون و سەرانە سەرتیب. ئیستا ئەمیانە پێ ئەخوا لەبیرتان تێ وەختیم قسانیانە بوتانە کرد گەرایان بۆتان دانا لەم زەربە کە خواردگیانە بعد ئیسرائیلی شەر خەریکە ئەدا لە مەراکز مختلفیان. ئیستا ئەوان ئێژن وای چ زەعفێکە ئیستا حەملەمان پێ بکەن لێو داوە ئێژن نیروهای مسلح ئێمە جوا و خاسێکیاندا خاس خۆمانمان کۆ کردو و دیتانە ئەلا ڕقمە زەرەباتی کە خواردمان دەستمان وشاند. ئەمە فەریبە چون تۆ نقطە زەعفە لە کاورا دروست کردگە. کاورا وە تەوگرکە وە لەرز بەریدا جاران وایە زاتە نەو قسەی وا بکەین سپایی ئەتی خوارد. کارە تۆ چییە؟ کارە تۆ ئەمەسە ئەمە بشکێنیت تا ئەو لە تەزەلزول دەربێت. تا لەم نەمایشە دۆناڵد ترامپ بەرەندە نەبووە منجی عالەمە بەشەریەت بنیامین نەتانیاهوو لافی لێ نەداوێت تێت مەردمە ئێران ئازادەکە وە خەڵکە خۆی لە ژێرە تەهدید نجات ئەدا. پس ئیستا ئەگەر متەوەجه بووین ئەرتەشە کوردان تەکتەکە ئێوەمانانن تەکتەکە ئێوەمانان لە ئەستراتیژی گەلێکا کە بۆتانم تعریف کرد باسی ئەکەن لە هەرکی حزور پەیاکەن ئێژنی ئێوە ئیستا وانە مەسنەدە قدرت و سوژەگیە فەزای جەنگە گشتیان فتێڵەکەیان کێشاگە سەد خوار و دەم لە حاکمیەت و گیانم مردم و ناسیۆنالیزم و حب و مۆتەنەدەن هەر لەم سۆنگەوە بازیەکان لێ بشێون تەبدیلی بکەن بە شەڕ واقعی. استراتیژیە ئەوەڵ
نەیەڵن تەداومە ئەم فەزا یەک دەنگیوێت تەکتەکە زارە ئێوە وا لە خزمەتە قیامە تەکتەکە ئێوە ژنەراڵە ئەم مەیدانە سەربازە ئەم مەیدانە جەنگ ئەوەز بووگەها جەنگ سپاهە سوارە نظام نییە و نەیزە و شیر جەنگ فقط جەنگە پادگان نییە ها خەت جبهە تعریفکردن نییە ها جەنگ چووگەسە ناوە شار وا لە ناوە ماڵ وا لە ناوە تەلەڤیزیۆن وا لە زارە ڕەسانە کارشناس چه خەبەر بوو بەرەو کوێ ئەڕوا ئەوە لە تۆ ئەژێ لاوە تەماشا بکە تۆ دەخاڵەتی تیامەکە ئێمە خۆمان پێت ئێژین تۆ تەشویقکە تۆ خۆت بەشێ لەم شەڕی تەم شەڕە ئێمەز ئەم داڕشتنەوە و بگرە و بەریدە و ئەم تەزادەکەوا لە بینیانە چارە نووسە ئێمە مشەخەس ئەکا چۆن تۆ نیتە ناو ئەم شەڕە ئەو بە تەسویرێک کە دروستیەکە بە بۆمبارانێک کە ئەیکا ئقناع لە تۆ دروست ئەکا کە تۆ بکەویتە بەرەیەک لەم جێڕانەوە مەسەڵەن بڕۆی بێژی بەخوا ئیسرائیل خاسی کردو ئێران ئەمە کەوتیتە بەرەی ئیسرائیل کەوتیتە بەرەی ئێران چۆن جمهوریە ئیسلامی گەرەکی بێژە شەڕەکە واقعیە ئیسرائیل گەرەکی بێژە واقعیە تۆ نیشانەدا واقعیە تۆ ئۆخەیکردنە حب بە ئەحمەقانەت بۆ سپای پاسەران سابتە کرد کە ئەمە کینەیە ئیسرائیل بوو سپاهی کوشت ئەمە هەماهەنگی عەلی خامنەی و ئیسرائیل و ئەمریکا نەبوو سپاهیان کوشت تو عملەن ئەوێنی تەبدیل ئەوی خۆت نازانی لە سۆنگەی حب و بوغزەکان تۆ بە سەربازە عەلی خامنەی و نەتانیاهو دۆناڵد ترامپ بۆیە هیچ کامیان حەساوت بوو ناکەن لە بازیەکە شەریکت ناکەن وەختی ئەشە و بیلات بۆیان نەکرد تو چیرۆکە خۆتت ورد ئەو وەختە چیرۆکە ئەوان نەیوەڕی ئەوان مەجبورن بەن و سەر و بۆڵگی یەکتریا تو باوەڕکەی بە دنیا نیشان بن کە بابە باوەڕکەن واقعیە ئەمە بەهای لێتێتە دەرەوە ئیمکانی هەز لە دەستیان دەرچی وەچەقۆ یەکتر بدەڕن یەکتریان کە دەڕی کێ ئەمێنێتەوە ئێمە پس بابزانن علەنەن و ئاشکارا لە ئەوجە شەهامەت و قودرەت و ئیعلام ئەکەم بەرەیەکی تری ئەم شەڕە ئیستا بوو بە چوار قۆڵی ڕسمەن بوو بە چوار قۆڵی وەگەرنە هەر لە ئەوەڵیشە چوار قۆڵی بوو ڕسمەن لەگرا ئیعلامەکەم چوار قۆڵیە تەمامە قودرەتە خۆم بەکار ئەوەم تا نابودتان بکەم و دەوڵەتە کوردان دروستکەم حەساو ناکەن و پای حەساو ئەتان کێشم هیچ احتیاجی نییە تۆ فکرەکەی من ملیۆن مردمم گەرەکە پادگانم گەرەکە نە عەزیزگیان تۆ خەریکی ئەی خونجنی من نایڵم تۆ بیخونجنی من ودەسە خۆت ومەکەر و مەکەر الله والله خەیر و ماکەرین من ودەسە خۆت و ئەسلحەی خۆت شکەستە پێتێرم تا ئەو وەختە دەرکەوێت کێ ژەنراڵە تا ئەو وەختە دانشکاکانت ملیۆن کتاو لەسەر بنووسن متوجه بووین ئەگەر تا ئەگرا تێگەیشتین لە داستانەکە پس لەمە و بەدووە ئەنچێ من دیبەیت ئەیکەم دیبەیتە شەڕە ڕەسمیەکە کە ئێمە بەشە ئەسڵی و تەشکیل دەهەندەی ئەم شەڕینە کارە ئێوە چییە؟ خواستنەوە باسکردنی حکومدانی تکرارکردنی و لەسەری جدی بوێسن چون نەتایج حاصڵەکە و نەتایج داستان ئەخۆڵخێنێ لە تەمامە قودرەتان لە تەمامە باوەڕتان استفادە بکەن بزانن کە ئێوە سەربازانە واقعیە ئەم جەنگەنە پێشمەرگە و مێشمەرگە قشر میلیشیایی مشت تەسویر درۆ بوو مشت تەسویر تەوەهم بوو متوجه بووین پس بفەهمن دەورانێکی تر دەسی پێکردەکە بفەهمن جەهان لە دەرکە ئێمە جەهانێکی مەلموسە کە ئیمڕۆ مەوجودە و تەوانە گۆڕانکاریمان بە جەمعیەت بە خاک بە جوغرافیا بە ئستعداد و بە هێزمان هەست و ئەمما نخبەگانە کورد تەکتەکە ئێوە ئەتوانن دەرەجەی ژنراڵی لەم شەڕە بگرن تەکتەکە ئێوە وا تا دوێکە نەتان ئەزانی کە عامل ئەسڵی و دەرەجەدارە گەورەکان و سەردارەکان ئەم جبهەیە جەدیدە جەنگە ئێوەمانانن و کەوتونە بەرەیە دوژمن لە سەرباز سەفریا ئیمڕۆ وەختی هەست بە ئفتخار و پەرچەمە کەرامەتە خۆتان بگرن لەدەستەوە و لەژێرە هدایەتە ئەم ڕاهبەریە کەواتە
بم توزيحاتي كمن لقلادام كمجبور بم توزيح بم تاب بفهمن كفيلد الجنگ ورياقة بفهمن ده صلاة لناو الجنگ تقدر لاخذ نامه اجم تزاد در جنگ متبلور می شود و جنگ یگان حکم نهاییست جنگ یگان حکم نهایی اما جنگه و اما ویتیه اوی گره کسی ده صلاة و دست بگرید ایشی محیای میدان جنگ بگستردگی جنگ وید ایده آرمان ابزارش پیناسه کردن و رجسخانیه آرمان ابزار رجسخانیه اما سرکوتن نتیجه تأمل استراتيجي تاكتيك وإجراء كردن يعني من طرف دار الديمقراطية مقنع خوم با أدم حيث دم دنيا ناقول أداو أصوله من كلاشينكوف يكون ودسو الروم إني مو بوتيكو أداو أصوله شرمية جيبه كردن الدسالات نية كاربو إيش اللي ما خوشي به آقای ایالات متحده آمریکا نفرت من لیبکه یهودی اسرائیل نفرت من لیبکه دولت ایرانی نفرت من لیبکه نابودتان اکم مجبورتان اکم برون دواوه مجبورتان اکم من دنیای امرو اناسم من لطایف الحیل و تردستی ایوه اناسم ایوه مشتی پخمی فاقد استعدادن زلی قبارتان گوچتانی کردگه اها بيك نفر تمام بازي كم لتان شيوان قدام دقيقة اول لشكر مليونية مردم كرد خمجيانتان ازاني شون يا خمجيانتان بإبداعك كحسم بالنو آورية كحسم وقصية جديدة للرواية الجديدة كأيكم بها وأرزش أداب إنساني في رقصية جديدة كبيت وأروات تكرارية كاتو لإنسان هاي نابر إي مليون لشكر دروس كردن تو أكاف جنرال كارتو أونية بكوي تشوين قنم مردمو سياسة كان حاكمية كارتو أوسد دنيا أخي تشوينتو بويا بتو إيجن سركردة رابر تابكون شوينت بلكيش يعني كي تشوين أخوات بابزان الخلق كردوار يكتن لتمام أمشرانا حزور من بوغا بريكي تري أمشرا إيما بوغين بي كرد قومي اتنيكي حيج اتفاقيكي استيبل لخاور ميانا ناكوي تا زماني كمن بوم دجمن شكستيري تا زماني كمن بوم دولة كردان هابريوه لا يوه